سڵاو بەخێر بێن بۆ کەیبی ئۆڕێکاپس لە ڤیدیۆی ئەم جارەدا هەڵدەستین بە ڕیکاپکردنی وەرزی سێم و چوارەمی زنجیرەی پیکی بلاینڈەرز. لینکی ڕیکاپی دوو وەرزی سەرەتاش لە دیسکریپشنی ڤیدیۆکە هەیە و دەتوانن لێوە بینەری بن. با دەست پێ بکەین. وەرزی سێم بە هاوسەرگیری تۆمی و گرێیس دەست پێ دەکات. تۆمی ئێستا کەسێکی زۆر جیاوازە، نەک تەنها هەر هاوسەرگیری دەکات بەڵکو ئێستا کوڕێکیشی هەیە بە ناوی چارلی. تۆمی ئێستا گەورەترین مافیایە لە تەواوی ئینگلتەرادا و زۆر دەوڵەمەندیش بووە. سەرەڕای ئەوەی شەوی هاوسەرگیریەکەیەتی، بەڵام تۆمی لە کارەکانی خۆی ناوەستێت و لە هەمان شەودا مامەڵەیەک لەگەڵ ڕووسیەکان دەکات. خێزانێکی ڕووسی خانەدان کە ئێستا لە ئینگلتەرا دەژین بەهۆی ئەوەی شوعیەکان دووریان خستوونەتەوە. حکومەتی ئینگلتەرا دەیویست دەبابەیان بۆ بکرێت تاکو وڵاتەکان لە شوعیەکان پاک بکەنەوە، بەڵام ئەوان ڕازی نەبوون چونکە کارێکی ناڕەوا بوو لە ڕووی سیاسیەوە. خانەوادەی شێڵبیەکان وازیان لە گرێوی ئەسب سوارەکان هێناوە و کۆمپانیایەکی گواستنەوەی یاساییان دامەزراندووە کە لە ڕێوە پارەیان دەست دەکەوێت. بەڵام سەرەڕای ئەوەش جاروبار کحولی نایاسایی دەنێرن بۆ ئەمریکا لەو کاتانی خوارد لەسەر کحول هەبێت لەوێ. ئێستا پیکی بلاینڈەرەکان بەهێزترین مافیای ناوچەکەن و مافیەکانی تریش دێنە لایەن و دڵسۆزی خۆیان پیشان دەدەن. بەڵام چانگرێتی گەوری مافیا ئیتاڵیەکان هێشتا هەڕقی لە جۆنە بەهۆی ئەوەی کوڕەکەی کوشت. هەر بۆیە لە یەکێک لە ئاهەنگەکاندا چانگرێت هەوڵی کوشتنی تۆمی دەدات، بەڵام لە بری ئەوە فیشەکە بەرگریز دەکەوێت و لە ئامێزی تۆمیدا دەمرێت. دوای ئەوە تۆمی دەبینین لە شوێنێکی تاریکدا کە ئەشکەنجەی چانگرێت دەدات تاکو بیکوژێت، بەڵام لە کۆتاییدا ئارتەر فیشەکێکی لێ دەدات و بە جارێک کۆتایی پێدێنێت. پاشان دەبینین تۆمی لە پەیوەندیدا لەگەڵ کچێکی ڕووسی بە ناوی تاتیانا پێترۆفنا. اینجا خانەوادەی شەڵبیەکان کۆ دەبنەوە و ئارتەر دەڵێت کەوا هاوسەرگیری لەگەڵ کچێک دەکات بە ناوی نەدا. پۆلی خەریکی ژوان بەستنە لەگەڵ وێنەکێشێک، ئایداش لە کتێبخانەیەک خەریکی کارکردنە، بەڵام جۆن هەروەک خۆیەتی و نەگۆڕاوە. لەگەڵ بەرەو پێچوونی مامەڵەکانی لەگەڵ ڕووسیەکان بۆی دەردەکەوێت کە قەشەیەک زانیاریەکانیان دەبات بۆ سۆڤیەت. هەر بۆیەش دەیەوێت بیکوژێت، بەڵام قەشەکە ئاگاداری پلانەکەی تۆمی بوو توانی بیوەستێنێت. پاشان بە تۆمی دەڵێت کە پێکەوە ڕێککەون و زانیاری بۆ حکومەتی سۆڤیەت بدزن تاکو بتوانن شەمەندەفەرەکە بدەقێنەوە و دوای ئەوەش حکومەتی بەریتانیا شەر لەگەڵ یەکێتی سۆڤیەت دەست پێ بکات. تۆمیش وای دەردەخات کە ڕازی بووە بە پلانەکە، بەڵام لە ڕاستیدا دەیەوێت زێر و خش لە ڕووسیەکان بتزێت لە تونێلەکەدا. ئالفی سالامۆنزیش لەگەڵ خۆی دەبات تاکو زێڕەکان ببینێت و پێی بدات لە بەرامبەر ئەو مامەڵانەی کردویانە. بەڵام قەشەکە دەیزانی تۆمی بەتەمای چییە. هەر بۆیە چارلی کوڕیڕفاندە بوو پێی گوت کەوا لە دوای تەقانەوەی شەمەندەفەرەکە کوڕەکەت بۆ دەگەڕێنمەوە. ئارتەر و جۆن چوون تاکو شەمەندەفەرەکە بتەقێنەوە. مایکڵیش چوو چارلی ڕزگار بکات، بەڵام لەو کاتێک قەشەکە دەبینێت بۆمان دەردەکەوێت کە لە منداڵیدا دەستدرێژی کردوتە سەری. هەر بۆیە لە هەمان شوێندا دەیکوژێت و چارلیش بە سەلامەتی دەگەڕێنێتەوە بۆ تۆمی. بەڵام کێشەکە ئەوە بوو ئارتەر و جۆنی نەیان دەزانی چی ڕوویدا و شەمەندەفەرەکەیان تەقاندەوە. لە کۆتاییشدا تۆمی نیوەی زێڕەکانی هەڵگرت و نیوەکەی تریشیدا بە کچە ڕووسیەکە، چونکە لە بنەڕەتدا ئەوە پلانی ئەو بوو تاکو لە باوکی بتزێت. هەروەها تۆمی بۆی دەردەکەوێت کەوا ئالفی پلانی دزیەکەی بۆ قەشەکە باس کردووە. ئالفیش دەیەوێت قەنەعەت بە تۆمی بکات کە ئەگەر بیکوژێت ئەوە هەموو پارەکەی لەدەست دەدات. و دووبارە تۆمی سەرکەوت، بەڵام ئەو پۆلیسانی کاریان لەگەڵ قەشەکە دەکرد هاتوون تاکو تەواوی خانەوادەکە دەستگیر بکەن و ئەو بابەتە بۆ هەمیشە دابخەن. تۆمیش داوایان لێ دەکات لەسەر خۆ بن و بەڵێنیان پێدەدات هەمویان ڕزگار بکات. لە کۆتاییشدا هەمویان دەستگیر دەکرێن جگە لە تۆمی. بەو جۆرەش وەرزی سێم کۆتایی دێت. وەرزی چوارەم بە دیمەنی تۆمی شەڵبی دەست پێ دەکات کە خانەوادەکەی ئازاد دەکات و لە زیندان دەریان دەهێنێت، چونکە لە کۆگای ڕووسیەکاندا نامەیەکی پاشای ئینگلتەرایان دۆزیەوە کە مۆڵەتی هەڵگرتنی چەکی پێداون. لە دیمەنی دواتر دەبینین کە خەریکن تەواوی خانەوادەکە لە سێدارە دەدەن، بەڵام لە دوایین ساتدا هەواڵیان پێدەگات و هەمویان ڕزگار دەکەن. دوای تێپەڕبوونی ساڵێک تۆماس شێڵبی بووەتە ئەفسەرێکی ئیمپراتۆریەتی بەریتانیا و کەسێکی ئینگلیزی بەڕێز و پەیڕەوی یاسا، بەڵام تەواوی ئەندامانی خانەوادەکەی ڕقیان لێتی بەهۆی ئەوەی خەریک بوو بە کوشتیان بدات. کەسی واشی لەگەڵ نەماوەتەوە، تەنها خۆشەویستە کۆنەکەی و یاریدەدەرەکەی ئێستا لیزی ستارک نەبێت لەگەڵ مایکل کە ئێستا یارمەتی دەدات لە بەڕێوەبردنی کارەکان. ئارتەر منداڵێکی بوو لەگەڵ هاوسەرەکەی لە کێڵگەیەک دەژین. جۆن وازی لە کارکردن هێنا و خۆی بە شتی ترەوە سەرقاڵ کردووە، بەڵام هەموو شتێک دەگۆڕێت کاتێک نامەیەکیان پێدەگات لە مافیا ئیتاڵیەکانی نیویۆرکەوە کە سەرۆکەکەیان ناوی لۆکا چانگرێتایە، کوڕی دووەمی چانگرێتایە. لۆکا سەرۆکی یەکێک لە بەهێزترین ڕێکخراوە مافیەکانی نیویۆرکە و
هاتوتە بێرمینگهام تاکو تۆڵە لە تۆمی بکاتەوە چونکە وەک لە وەرزی سێم بینیمان تۆمی چانگرێتای باوکی کوشت پاشان دەبینین دووبارە خانەوادەکە پێکەوە کۆ دەبنەوە دوای ماوەیەکی زۆر دابڕان جۆن ئامادە نابێت هەر بۆیە مایکل دەچێت بە دوایدا بەڵام جۆن ڕازی نابێت و بڕیار دەدات لە شوێنی خۆی بمێنێتەوە لەپڕ مافیەکان دەردەکەون و هەر لەوێدا جۆن دەکوژن مایکڵیش چەند فیشەکێکی بەردەکەوێت بەڵام ڕزگاری دەبێت دوای ئەوە پیکی بڵایندەرەکان بڕیار دەدەن ئەندامەکانیان کۆ بکەنەوە لەوێشدا بۆ یەکەم جار کارکتەری ئەبێراما گۆڵد دەبینین کە بوو کوژێکی بەکرێگراوی ڕۆمانیە سەرەڕای هەموو ڕێو شوێنە خۆپارێزیەکان لۆکا دەتوانێت بێتە نووسنگەکەی تۆمی و چاوی پێی بکەوێت لەوێشدا هەڕەشەیەکی مەترسیداری لێ دەکات پێی دەڵێت هەر کاتێک بمەوێت و لە هەر شوێنێک بمەوێت دەتوانم بتکوژم بەڵام جارێ ناتکوژم تا هەموو ئەندامانی خانەوادەکەت لێک جیا نەکەمەوە و بەبەرچاوتەوە نەیان کوژم دوای کوشتنی هەمووشیان تۆ دەکوژم چەند چەکدارێک دەچن بۆ کوشتنی ئارتەر بەڵام دوای ئەوەی تووڕە دەبێت و شێتی دای دەگرێت و هەمویان دەکوژێت کە سایەتێکی نوێ لە مۆرزەدا دەردەکەوێت کە ناوی جێسی ئایدنە دەیەوێت پارێزگاری لە مافی ئافرەتان بکات و پێی وایە پیا و ئافرەت یەکسانن لەو ماوەیەشدا تۆمی هێشتا ژوانی لەگەڵ لیزی ستارکدا دەنا ڕۆژێکیشیان پێی دەڵێت کەوا دووگیانە لی پاشان تۆمی چاوی بە جێسی دەکەوێت و پێی دەڵێت کە دەیەوێت بێتە کۆمەڵەکەیەوە کە کۆمەڵی کرێکارانە بەڵام وەک هەمیشە تۆمی لە هەموو لایەکەوە یاری دەکات دەچێتە لای حکومەتی بەریتانیا و پێیان دەڵێت دەتوانێت ئەندامەکانی کۆمەڵی کرێکارانیان پێ بدات بەڵام لە بەرامبەردا پارەیەکی باشی لە حکومەت دەوێت ڕۆژێکیان پۆلی بەنهێنی چاوی بە لۆکا چانگرێتا دەکەوێت پێی دەڵێت کەوا تۆمی پێدەدات لە بەرامبەر ئەوەی لە مایکل خۆش ببێت دوای ئەوە لۆکا دەچێتە لای مایکل تاکو بیسەلمێنێت کە دەتوانێت بیکوژێت بەڵام لەبەر خاتری پۆلی ئەو کارە ناکات دوای ئەوەی تۆمی دێتە لای مایکل باسی خیانەتەکەی پۆلی بۆ ناکات لەوێ لۆکا تەڵەیەکی بۆ تۆمی داناوە تاکو بیکوژێت بەڵام تۆمی ئامادەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی لۆکا لەوێشدا دیمەنێکی شەڕکردنی زۆر جوان دەبینین لە نێوان تۆمی و لۆکادا دواتر بۆمان دەردەکەوێت کە پۆلی خیانەتی نەکردبوو بەڵکو بە پێی پلانی تۆمی تەڵەیەکیان بۆ لۆکا دانابوو بەڵام تۆمی هێشتاش لە مایکل تووڕە بوو چونکە باسی خیانەتەکەی پۆلی بۆ نەکرد بۆیە دەینێرێت بۆ ئەمریکا تاکو کارە یاسایەکانی ئەویان بۆ بەڕێوە ببات پاشان یاریەکی زۆران باسی دەبینین لە نێوان گۆلایت و برۆنی ئارتەر ماوەیەک ڕاهێنانی بە گۆلایت کردبوو هەر بۆیە لەوێ ئامادە بوو لەوێ یەکێک لە پیاوەکانی لۆکا دەرکەوت چونکە لۆکا لەگەڵ ئەڵفی ڕێککەوت بوون کە خیانەت لە پیکی بڵایندەرەکان بکات و پیاوەکەی لۆکاش ئارتەر بکوژێت بەو جۆرەش سەرکەوتوو دەبێت و دەتوانێت ئارتەر بکوژێت پاشان لۆکا ویژدانی دەجوڵێت و بە تۆمی دەڵێت کەوا ڕێگەی دەدات خۆی و ئەوانێک کە لە خانەوادەکەی ماونەتەوە بژین دوای ئەوەی سەرجەم ماڵ و سامانەکەی لێسن بەڵام وەک هەمیشە تۆمی پلانی خۆی هەبوو لەگەڵ مافیەکانی تری نیویۆرک ڕێککەوت کە خیانەت لە لۆکا بکەن لە بەرامبەر بڕەپارەیەکی زۆر ئەو پارەیەش هەمان ئەو پارەیە بوو کە تۆمی لە حکومەتی وەرگرت پاشان دەبینین کە ئارتەر ڕزگاری بۆ و لەگەڵ چەند پیاوێک دەچن و لۆکا دەکوژێت تۆمیش شوێن ئاڵفی دەکەوێت و چاوی پێی دەکەوێت هەردووکیشیان تەقە لە یەکتر دەکەن بەڵام تۆمی فیشەک بەسەری ئاڵفیەوە دەنێت و دەبێتە خۆی مردنی جارێکی دیکەش تۆمی سەرکەوت پاشان تۆمی بڕیار دەدات خانە نشین بێت لە کاتی پشوەکەشی بەدەست خەیاڵ و ڕێنەکردن و کێشەی دەرونیەوە دەناڵێنێت هەر بۆیە بۆی دەردەکەوێت کە ناتوانێت واز بهێنێت و بڕیار دەدات بەردەوام بێت لە کارەکەی لە کۆتاییشدا بڕیار دەدات ببێتە ئەندامی پەرلەمان تاکو بتوانێت فەرمانڕەوای تەواوی بێرمینگهام بکات و دەسەڵاتی بەسەریدا هەبێت هەروەها ئێستا کچێکیشی هەیە لە لیزی ستارک و لە دوای پەیوەندێکی درێژخایەن پێکەوە هاوسەرگیری دەکەن بەو جۆرەش وەرزی چوارەم کۆتایی دێت بەم شێوەیە کۆتاییمان بەڕی کاپی وەرزی سێم و چوارەمی زنجیرەکە هێنا دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن سپاس بۆ بینەربوونتان